خەڵکی غەما فیرار بکەین وەرە پاییزی دڵمان بەبار بکەین کە تەمەن ساتەکانمان واز و رادیۆی نالیا FM بە یەکێک لە رادیۆ سەرکەوتوەکانی هەرێمی کوردستان هەژمارەکرێ کە خاوەنی جۆگرێکی زۆرە لە ناوخۆی کوردستانە و لە ئێستاشدا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەهۆی ئەم ئامێری تەلەفۆنە سمارتانەوە ئەتوانن لە هەر شوێنێکی جیهان بن جۆگری رادیۆی نالیا FM بن. یکی هست تو قلبم که هر شب واسه اون مینویسم خوابه نمیخوام. رادیۆی نالیا FM پێشتر و تەنها لە ناو شارەکانی هەرێمی کوردستاندا پەخش دەکرا و جۆگری هەبوو، بەڵام لە ئێستادا و بەهۆی تۆڕی ئینتەرنێتەوە و لە ڕێگای ئامێرە سمارتەکانی وەکو سمارتفۆن و ئایپاد و تابلێت و بە یارمەتی ئەو ئاپانەی کە لەناو ئەو ئامێرانەدا هەن دەتوانرێت بە شێوەیەکی زۆر باش جۆبیستی بیبی و لە هەر شوێنێکی جیهان بیت. ئەمە ژوای کردووە کە جۆگرێکی زۆر بەلای خۆیدا ڕابچێشێ و لە ماڵ و لە ئۆتۆمبیل و لە شوێنە گشتەکاندا جۆگرێکی زۆری هەبێ و خەڵکێکی زۆر لە هەموو ئاستەکانی تەمەندا و لە هەموو چین و توێژەکان جۆبیستی بێت. ئێمە لە شاری هێلسینکی وڵاتی فینلەندا ڕێستۆرانتمان هەیە، بە بەردەوامی ئێمە جۆبیستی رادیۆی نالیا ئەبین کە رادیۆیەکی زۆر پێشکەوتووە لە هەموو بوارەکان بە تایبەتی بواری هەمەڕەنگی گۆرانی. خەڵکی بەڕاستی زۆر جۆبیستی ئەبن بە هەموو قەومیەتەکان، چونکە ئەم ڕێستۆراندا خەڵکی زۆر سەردانی ئەکات، بۆیە ئێمە بە باشمان زانی بە بەردەوامی لەسەر رادیۆی نالیا FM بێ. زۆرینەی ئەو کەسانی کە ڕۆژانە ئۆتۆمبیل بەکاردەهێنن لە هاتوچۆکانیاندا و لە ڕێگەی سمارتفۆنەکانیانەوە و بە شێوەیەکی هەمیشەیی جۆبیستی نالیا FM دەبن و بە رادیۆیەکی زۆر سەرکەوتووی دەزانن و چونکە وەک خۆیان دەڵێن هەموو زەوقەکان کۆ دەکاتەوە. هەمیشە گوێبیستی رادیۆی نالیا ئەبم لە ڕێی ئەپێکی تایبەتی موبایلەکەمەوە و لە ڕێی وایاری ئاواکسەوە ئەیدەم بە تەجیلی سیارەکەم. رادیۆیەکی سەرکەوتووە، من بەرنامەکانیم پێ خۆشە و هەمیشە گوێگریم، هیوادارم سەرکەوتوو بێ و ئیشی زیاتر و ئیشی جوانترمان بۆ بکات. دامەزراوەی میدیایی نالیا وەک تاکە دامەزراوەی ڕاگەیاندنی بێلایەن کە سەر بە هیچ حیزب و لایەنێک نییە بۆ تەجی متمانی هاوڵاتیان لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. بەرهەم شازەمان NRT هێلسینکی فینلاند.